دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی دەی تیشرینی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئێستا لایەنە سیاسیەکان چاوەڕوانی دادگای باڵای فیدراڵین تاوەکو ئەنجامەکان پەسەند بکات. بە گوێرەی دەستوریش هیچ وادەیەک بۆ دادگای باڵای فیدراڵی دیاری نەکراوە کە تێیدا ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند بکرێت. لە ئێستاشدا پرسی پێکێنانی حکومەتی نوێ لە خولگەی لایەنە سیاسیەکاندا دەسوڕێتەوە و دانووسانی ناڕەسمیش لەو ڕۆوە دەستی پێکردووە. لە پرسی پێکێنانی حکومەتی نوێی عێراق بیر و بۆچوونەکان جیاوازن. هەرچی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر و خاوەنی زۆرینەی پەرلەمانیە داوای پێکێنانی حکومەتی زۆرینە و دووبارە نەکردنەوەی تەکنیکی تەوافق دەکات، بەڵام بەشێک لە لایەنەکان تا ئێستا جەخل لە بەردەوامی هەمان ئەو مۆدێلە سیاسێت دەکەنەوە کە چەندین ساڵە عێراقی لەسەر دەڕوات کە ئەویش پێکێنانی حکومەتی تەبایی نیشتیمانیە. بەشێک لە چاودێران پێیان وایە پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن دەبێتە خاڵی وەرچەرخان لە پرۆسەی سیاسی عێراقدا، بە جۆرێک دیمەنی سیاسی داهاتووی عێراق ڕوون دەکاتەوە و سەر لە نوێ عێراق وەکو دەوڵەت دادەڕێژێتەوە. ئەگەری پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە پرۆسەی پێکێنانی حکومەتی داهاتووی عێراق خێراتر دەکات. بۆ پێی ئەو لایەنانەی زۆرینەیان لە هەڵبژاردن داهێناوە دەست بە دانووسانی ڕەسمی دەکەن و پێکێنانی حکومەت دەبێتە داواکاریەکی هەنووکەیی. دەربارەی سیناریۆی پرۆسەی سیاسی داهاتووی عێراق، ئیحسان شەمەری سەرۆکی سەنتەری بیری سیاسی لە بەغدا دەڵێت سیناریۆی بەهێز بۆ پێکێنانی حکومەت و سەرۆکایەتیەکانی دیکە هەمان ئەو سیناریۆیە دەبێت کە لە ڕابردوودا پەیڕەوکراوە، ئەویش بە دابەشکردنی هەرسێ سەرۆکایەتیەکەیە بەسەر پێکهاتنی ئاینی و نەتەوەییە سەرەکیەکانی عێراقدا کاوانیش کورد و سوننە و شیعان. ئەمەش مانای وایە پرۆسەی سیاسی عێراق دیسان بە تەوافق ئیدارە دەدرێ و هێز و لایەنی دیکەی سەرەکی ناچنە ناو پرۆسەکەوە. دوای دەرکەوتنی ئەنجامەکانی هەڵبژاردننی دەی ئەنجومەنی نوێنەران و سەرکەوتنی ڕەوتی سەدر تێیدا وا پێشبینی دەکرا نەخشەی سیاسی عێراق گۆڕانکاری بەسەردا بێت و مۆدێلێکی نوێ لە حکومەتداری بێتە ئاراوە، بە تایبەت کە تا ئێستاش موقتەدا سەدر داوای حکومەتی زۆرینە و دوورکەوتنەوە لە ئەزموونی حکومەتی تەوافق دەکات، بەڵام لەگەڵ نزیکبوونەوە لە دەستپێکردنی دانووسانی لایەنەکان بۆ پێکێنانی حکومەت بۆچوونی چاودێران گۆڕانی بەسەرداهاتووە، بە جۆرێک پێیان وایە واقعی سیاسی عێراق جگە لە تەوافق و دابەشکاری مەسەبی و نەتەوەیی هیچ مۆدێلێکی دیکەی پێقبوڵ ناکرێت، بە تایبەت کە لە ناوەندی کشانەوەی هێزە شەڕکەرە بیانیەکان و زیادبوونی شەڕەکانی داعش ئێستا وڵات لە هەر کات زیاتر پێویستی بە سەقامگیری سیاسی و قایلکردنی نەتەوە و مەسەب و پێکهاتەکانە.